وایل حازم شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمانە. بەڕێز وایل، ئەم کاتت باش ئەگەر بۆ پرسیارە دەست پێ بکەین کە قسەم لەسەر کردایە عێراق ئەتوانێت خۆی لە هێرشەکانی ئیسرائیل بپارێزێت؟ ئێوارە باش بۆ بینەرانتان بەدڵنیاییەوە ئەگەر ئەو بیرکردنەوەیە ئەو بیرکردنەوە سیاسی عراقی کە هەیە پایوەستە بە عەقیدەکانی خۆی، پێمان وایە ئێمە پارێزراو نابین. دەبینین گۆڕانکاریی نێودەوڵەتی لە هەرێمەکە هەیە، ئەو گۆڕانکاریانەش خواستێکیان تێدایە، هەندێک بەرژەوەندی لە خۆ گرتووە، ڕێککەوتن هەن لەگەڵ وڵاتانی ناوچەکە لە وڵاتی ناوەڕاست. بۆیە کێشە لە عێراق هەیە، کێشەکە ئەوەیە ئەو میلیشیا چەکدارانەی هەن باس لەوە دەکرێت کە دەست و پەیوەندی ئێران بن کە بەکاریان دەهێنێت بەرژەوەندی دچەکانی پیان بپێچێت. بۆی ئیمڕۆ تەنیا ئیسرائیل نییە، ئەمە بوونێتە سەرچاوەی هەراسانکاری مەبەستم ئەو میلیشانەیە، بوونێتە سەرچاوی هەراسانکاری بۆ سووریا، تورکیا و ئوردن و سعودیا و وڵاتانی دیکە، تەنانەت بوونێتە هەڕەشە بۆ سەر ئیماراتیش. بۆیە ئەگەر تووشی زۆر شەرمەزاری بووینێتەوە، بۆیە حکوومەت لەسەریەتی هەوڵ بدات بۆ ئەوەی سنوورداریان بکات تا ئێران لە ڕووداوەکانی جەنگی پێشبینی کرا و بەدوور بگرێت بە پێی توانای خۆی بە ئەوی پارێزگاری و داکۆچی وڵاتەکەمان بکات و هەوڵ نیشتیمانیان بپارێزێت. باشە، وەکە بینین ماوەیەکە گروپە چەکدارەکان چالاکیەکانی خۆیان ڕاگرتووە، بیانوەکەی ئەمریکا و ئیسرائیل ئێرانە یان خودی گروپە چەکدارەکان؟ نەخێر، بەدڵنیاییەوە استراتیژیەتێک لە ئارادان نییە. ئەو بساوتانەی هەموو جوڵانەوەکانیان بەخواستی ئێران، هەندێک لە میلیشاکان هەن پابەندن بە ڕێنماییەکانی سەرۆکوەزیران یاخۆت فرمانی ئەوەی کە بەردەستە بووە لە تێگەیشتنی گشتی. بەڵام میلیشاکان زۆریان پابەند نین، هەندێکیان بێدەنجیان هەڵبژاردووە، دەنجیش هەندێرە لەوێ دەبیسترێن، داوای بەرپرسدانەوە و جەنگ و کێشە دەکەن، دانەوێت پاڵپشتی لە سووریا بکەن. ڕەنگە میلیشاکان ئێستا پابەند دەربکەون، ئەمەش دەرخەری ئەوەیە ئەو کۆمەڵانە لەژێر جڵەودانین، لەبەرەوەشی لەژێر جڵەوی حکوومەتدانین لە دەرەوەی ئەو بەرژەوەندیە گشتیان کە لە عێراقەیە، واتە لە دەرەوەی چوارچێوەی نیشتیمانی عێراقن، تەنانەت دەکرێت لە دەرەوەی چوارچێوە و جڵەوی ئێرانیش بن و تەنانەت تەنیا تاقم و باند بن. بۆیە دەبێت ئێمە جۆرە سەرژمێرێکمان پێویستە، نازانی ژمارەیان چەندە، عێراقیەکان نازان، حکوومەتی عێراقی نازانم زانیاری هەیە یاخود نا، هیچ ئامارێک بەردەست نییە، تۆمارێک نییە بۆ بزاوتەکانیان، نازانین ئایا بێمەوە بەست و پابندن یاخود بە ئێران و یاخود بەردوو لایەن. ئەمە دۆسیەکی زۆر مەزنە. ئیمڕۆ پێویستە حکوومەتی عێراق بزاوت بێت و کار لەسەر ئەو دۆسیە بکات، زۆر بە بەهێزیەوە مامەڵە لەگەڵ بکات. گۆڕانکاریەکانی ئیمڕۆ ڕێگە نادەن عێراق بە ئازادانە مامەڵە بکات لەگەڵ ئەو میلیشیانە یاخود تەراتیان بکەن. هیچ شتێک لەو شێوەیە نییە. ئێمە لە بەردەم دووڕیانێکدا بەو شێوەیە یاخود بە شێوەکەی دیکە تەواو ئێمە و ئامادەیمان نییە لە چوارچێوەی ئەو دۆخەتەیدان لە ڕژنی ناوەڕاست بامەڵە بکەین. کەواتە حکوومەت هیچ جۆرە عەقیدە و بیرکردنەوەیەکی ناوەندی نییە کە لە بەرژەوەندی نیشتیمان و هاونیشتیمانیان بێت. بەبێ ئەمەش هیچ وڵاتێک پێم وانە بێجگە لە عێراق بەبێ جۆرە بیرکردنەوەیەکی گشتی وەکو یەک بێت. زۆر باشە. حکوومەتی عێراق چەند جارێ داوای لێکراوە جڵەوی ئەم گروپانە بەگرێت و زیاتر نێڵێ پەلپێشن بۆ ئەوەی تووشی گرفت نەبن، بۆی ڕوبەڕووی هێرش نەبنەوە. حکوومەتی عێراق توانی ئەم کارە بکات لە ماوەکانی ڕابردووە، یان نەخێر ئەم گروپانە لە کارەکانی خۆیان بەردەوامن و ئەوەشی بەدڵیان نەبێت لە عێراقا ئەوان پەیوەست نابن پێوەی. پێشووتر ئاماژەم بۆ ئەوە کرد هەندێک میلیشیا هەن، هەندێک گروپی چەکدار هەن، تێگەیشتیان لەگەڵ حکوومەت هەیە،
ئەمە دەکرێت ڕێگان پێ بدرێت واتە گوێ لە ڕێنمایەکان حکوومەت دەگرن بەڵام ئەو میلیشە عقیدیانەی کە هەن و پابەند و دەست و پەیوەندی ئێرانن ئەوان پێیان وایە بەهێزترن لە حکوومەت و لە دەوڵەتی عێراقیش لە ڕوو سەربازیەوە بەهێزترن بۆیە بەدڵنیاییەوە پابەندی هیچ بڕیارێکی حکوومەت نابن چ وەستاندنیان بێت یاخود هەر بڕیارێکی دیکە ئەوانە ئاراستەی کردارەکان لێرانە وەردەگرن هەندێک میلیشاشان نازانین چۆنین دەکرێت ئەمانە تەنیا دەستە و تاقمی خراپەکاری بن بۆیە بەدڵنیاییەوە پێویستە جۆرە ڕوئیا و دنیابینیەکی ڕوون هەبێت لەلایەن حکوومەت ئاسایشی نیشتیمانی منێتەوەی لە بەرچاو بگیرێت لە عێراق بۆی بزانێت چۆنایەتی مامەڵەکردن بە شێوەیەکە بەڵام 100% دەڵێم ئەوە بەردەست نییە بەردەستە نابێت ئەوان هیچ جۆرە پابندشیان بۆ عێراق نییە دەکرێت لە هەندێک چوارچێوەدا بەشێکیان جێگان بێتەوە بەڵام زۆرینیان بەو شێوێ نین ئێران لە دۆخێکی زۆر خراپدایە دۆخێک کە ئیرەی پێنابێت و شەرمەزارکەرە زۆرێکیش هەن لەوانەی خوان بە میلیشاکانەوە گرێداوە باش دانەوێت سیاسەکانیش دانەوێت خۆیان بەو جۆرە پێکاتانە بپارێزن زۆر باش بەڕێزوایی لەمێەوە پرسیارە بکەم دوا پرسیارە جوابم بیتەوە ئەکرێت گریمانەی ئەوە بکرێت ئەم گروپانەی عێراقیش کە بەشێکن لە بەرەی مەقاوەمە هەمان چارە نووسی گروپەکانی دیکەیان هەبێ لە ناوچەکەیە کە ڕوبەڕووی لێدان و زەخت و زۆر بوونەتەوە ئەمە 100% پێشبینی کراوە ڕاستە 100% ئەمە بەدڵنیاییەوە ئەگەری زۆرە هەمان چارەنووسیان دەبێت لە لوبنان هەمان چارەنووس لە غەزا ئێستا لە یەمەن ڕوبڕێمان چارەنووس دەبنەوە کاتەمە چارەنووسی ئەو میلیشە و گروپانەشە لێرە ئێمە بۆیە خوازیارین ئاشتی باڵچێشێ بەسەر عێراق و بۆ عێراقیەکان بەئافرێت بەڵام ئەوەی ئێستا ئەوانەی وەکو گۆڕەپانی جەنگ ماوەڵ لەگەڵ عێراق دەکەن وڵاتەکە پەلچێشی جەنگێک دەکەن ئێمە لێی بەدەرین ئەوان گرە و بە گیانی خوان و ژیانی ئێمە دەکەن ئەمە چارەنووسیان دەبێت کێشەش ئەوەیە ئەمە چارەنووسی ئەوان بەتەنە ناگرێتەوە تەنانەت شارەکانیش کە هەن ئەمە بینیومانە لە باشووری لوبنان لە غەزە زۆرە مامەڵەیەک کراوە شار و شارۆچکە لەسەر نەخشە سراونەتەوە لە بەرامبەریش هەر نەفرێک کەسێکیان لێ بکوژرێت لە بەرامبەر 10-20 دەکرێن ئامانجوو لە ناو دەبرن بۆیە دەوڵەت لەسەرەتی ئەو کارتە سوتاوە بێنێتە کایەوە عێراق و عێراقیەکانیش پارێزراو بن بۆیە دەڵێم کە پێویستە ئەوانە زمانی لۆژیک هێزی لۆژیک بەکاربهێنن خوان لە دوو درۆ بە دوور بگرن چونکە حکوومەتەکان هەمان چارەنووسی دەبێت کە شوێنی دیکەیان هەن پێویستە لە جەنگەکان دوور بکەوینەوە بەڵێ بەڕێزوایی حازم شۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێز